راجل العالم امڕۆ شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پلاتفۆرمی دابڕان و هەروە چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی فێمینیزمی ڕۆشنگەری بەڕێوە دەچێت. بێگومان ئەمڕۆ یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەی بەڕێوە دەچێت، ماوەی دوو ڕۆژ بەردەوام دەبێت کە تیایدا چەندین پانێڵ چەندین پرسی جیاواز تاوتوێ دەکرێت بێگومان لەلایەن کەسانی شارەزا و کەسانی پسپۆر کە توێژینەوەی جیاوازیان هەیە پانێڵی جیاواز بەڕێوە دەچێت گفتوگۆ دەکرێت. یەکێک لە بەشداربووانی کۆنفرانسەکە لەگەڵ مندایە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێزیان تایبەت بە پرسی ژنان، ئەویش بەڕێز دکتۆرە بەسمە حەبیب کە بەڕێزیان چالاکوانن لە مافی ژناندا. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێ. سەرەتا پێم بڵێ جەنابەت وتاری فێمینیزمی ڕۆشنگەریت پێشکەش کرد، پێشەوەی بچمە سەر وردەکاری و تارەکەت ئەوە پێ بڵێ کە فێمینیزمی ڕۆشنگەری بۆچی ئەم ناوەتان هەڵبژارد؟ بەنسبەت فێمینیزمی ڕۆشنگەری و جەنابەت دەزانین چەندها ساڵە بەنسبەت هەرێمی کوردستان و خەباتی ژنان دەستپێکردووە و تا ڕادەیەک توانیانی گۆڕانکاری یاسایی بکەن، گۆڕانکاری یعنی باش لە کۆمەلگای کوردەواری بکەن، بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە ئەیبینینە تاکو ئێستا عەقڵیەتی پیاوسالاری هەر ئەو زاڵە لە کۆمەلگاکەی ئێمە لە هەمان کاتیشدا توندوتیژی بەرامبەر ژنان ساڵ بە ساڵ زیاد ئەکا. بیرکردنەوەی مرۆڤی کوردیان تاکی کورد بەرامبەر بە ژن، بەرامبەر بە بەکارهێنانی توندوتیژی بەرامبەر بە ژن، یعنی بەلایەوە ئاساییە، عەقڵیەتی کوردی بەلایەوە ئاساییە توندوتیژی بەکاربێنێ. تاکوی ئێستا ئێمە نەگەیشتوونێتە ئەو ئاستەی کە جیاوازیەکان قبول بکەین بەرامبەرەکەمان ئەگەر ئایدۆلۆجیەکی جیاوازی هەبێ، بیرکردن و جیاوازی هەبێ چۆن ئێمە قبول بکەین. ئەمانە هەمووی بەڕاستی کاتی خۆی ئێمە دیراسەمان لەسەر کرد و بیرمان لەوە کردەوە کە ئێمە بۆ ئەوەی بتوانین وا بکەین کە ژن ئازاد بێ، ژن بتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێت، توندوتیژی کەم بکەین بەرامبەر ژنان، ئەو مافانەی کە ڕۆژانە پێشێل ئەکرێ بەنسبەت ژنەوە چۆن وا بکەین کەم بکرێتەوە، چونکە ناتوانین لە وڵاتە پێشکەوتۆکانیش ڕۆژانە ژن ڕوبەڕووی توندوتیژی ڕوبەڕووی پێشێلکاری ئەکرێتەوە. بیرمان لە ناحیەی فکری کردەوە، بە ناحیەی فکریش بەڕاستی لە ڕێگەی ڕۆشنگەریەوە ئەکرێت و ئەبێ مێشکی خۆمان بکەینەوە بەرامبەرەکە قبول بکەین، جیاوازەکان قبول بکەین، جیاوازی ئایا ڕەگەزی بێ، جیاوازی ئاینی بێ، جیاوازی ئایدۆلۆژی بێ، هەر جیاوازەیەک تۆ یەکەم جار ئەبێ بەرامبەرەکەت بە هەموو جیاوازەکانی قبول بکەیت، دوای ئەوە تۆ ئەتوانی هەڵسوکەوتی تەندروست لەگەڵ ئەو کەسە بکەیت. لەبەرەوە بۆ نمونە تەنانەت مناڵیش، یعنی ئێمە بۆ تاکوی ئێستا توندوتیژی بەرامبەر مناڵ هەیە، لەبەرەوەی تۆ مناڵ لە خۆت کەمتر ئەزانی، مێشک و بیرکردنەوەی لە خۆت کەمتر ئەزانیت. مەسەلەن تووشی گیر و گرفتە بن، لەبەرەوە زۆر گرنگە ئێمە لەسەر کردنەوەی مێش بکەین، لەسەر کردنەوەی فکر بکەین. بۆیە ئێمە لەگەڵ کەلیمەی فێمینیزمەکە پێمان باش بوو وشەی ڕۆشنگەری بەکاربێن، چونکە ئەگەر ڕۆشنگەری نەبێت تۆ ناتوانیت بە تایبەتی ئەگەر بە واقعی بیرکەیتەوە لە کۆمەڵگەی ئێمە ناتوانانی گۆڕانکاری دروست بکەین. باشە. دکتۆر بەسمەللا وتارەکەتدا جۆرێک لە ناومێدی بەدی دەکرا، من گوێبیستی وتارەکەی تۆ بووم بە جۆرێک بە تایبەتەوەی کە بەهۆی زیادبوونی توندوتیژیەکانی دژ بەشدان و کەم نەکردنەوەی هۆکارەکان کە بەردەوام لە زیادبووندایە چۆن دەکرێت ئومێدێک دروست بکەین؟ بەڵێ مەسلەکە بەڕاستی وتارەکە ئەوە نەبوو بێئومێدی بوو، بەڵکی بێئومێدی لەوەی کە تاکو ئێستا ئێمە نەمانتوانیوە بە شێوازێکی ڕاست ڕێگە ڕاستەکە هەڵبژێرین بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسی ژن. هەتاکو ئێستا ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر سزایە، لەسەر دەرکردنی یاسا کە زیاتر سزای پیاو ئەیە کە توندوتیژی بەکارهێنێ، زیاتر لەسەر ئەو یاسانە کارەکەین کە چۆن سزاکان قورسرکەین، نەچوینەتە هۆکارەکان. یعنی تاکو ئێستا لەگەڵ بوونی ئەو هەموو ڕێکخراوانەی کە هەیە، مخۆشم ڕێکخراوم هەیە، لەگەڵ بوونی ئەو هەموو زانکۆ و توێژەر و توێژینەوە هەیە، هەتاکو ئێستا شێوازی ماڵمەڵەکردن لەگەڵ پرسی ژن شێوازێکی بەڕای من شێوازێکی ڕاست نییە. بۆ لەبەرەوەی تۆ
ئەگەر بتەوێت پرسی ژن کاری لەسەر بکەی نابێ لە مرۆڤبوونی خۆی جایکەیتەوە. پیا و ژن هەردووکیان تەواوکەری یەکتری لە کۆمەڵگەی ئێمە. لەبەرەوە تۆ چۆن کە هەندێک جار ئامار بڵاو ئەکرێتەوە ئەڵێ تونند و تیژی بەرامبەر پیا و ئەکرێ من یا تۆ یا هەر ژنێک تێکسەڕەن ژن هۆکاری هەیە بۆ تونند و تیژی ئەی بۆ پیا و هۆکاری نەبێ. ئەبێ ئێمە بزانین پیا بۆ تونند و تیژە، پیاوی کوردی بۆ تونند و تیژە، بۆ کە بیەوێ هەڵەیەک یا هەر شتێک پێ هەڵە بێبێ و چاکی کاتەوە بۆ ئەچێ بۆ تونند و تیژی بۆ بیلەوە ناکاتەوە لەگەڵ ئەو کەسە دانیشێ و گفتوگۆی لەگەڵا بکە. ئەبێ ئەمە هەمووی دیڕاسە بکرێ بێ کاری لەسەر بکرێ. ئێوە بەچی گەیشتون یانێ دکتۆر بەسمە سەبارەت بۆی ئەم پرسیارە بۆچی دەبێت بۆ جۆرە وەڵامی پرسەکان بدرێت خود تەنها دەبێت بە تونند و تیژی بێ. بەچی گەیشتون ئێوە بێگومان کە دراستان کردووە بە تەکیدی وەکوتم یەکەم شت نابێ پرسی ژن و مناڵ جیا بکرێتەوە لە پیاوە، نابێ بڵێ ئەمە پرسی ژنە ئەمە پرسی پیاوە ئەمە پرسی مناڵە. ئەبێ هەمووی لە یەک پاکەجا بێ، لە پرسی مرۆڤایەتیا بێ، لەسەر زەوی ئەوە تۆ ئەتوانی گۆڕانکاری دروستکەی. تۆ ناتوانی پیاوەکو بوونەوەرێکی درندە پیشانی بێ کە تونند و تیژە و کە خراپە بێ ئەوەی بچی دیڕاسەی هۆکارەکانی بکەی. بە تەکیدی هیچ ئەکسکیوزێک نییە بە پیاوی توندڕەوە بۆ پیاوی تونند و تیژ. هەندێک پیاو هەیە خۆی توندڕەوە خۆی وا دروستی کردووە لە خێزانێکی وا دروست بووە مەسەلەن مشکلەی فکری هەیە، بەڵام تۆ هەندێک هۆکارێکی هەیە، هۆکاری ئابووری هەیە، هۆکاری بێکاری هەیە، هۆکاری نەخوێنەواری هەیە. تۆ ئەبێ ئەمانە هەمووی چارەسەر بکەیت. دوایی بێ بۆ ئەوەی هۆکاری پەروەردەیی هەیە، تاکو ئێستا مەناهجی پەروەردەی ئێمە زۆر کەم و کورتیتیایە. من ئەبێ هەمانە خێزان کە هەتاکو ئێستا خێزانی ئێمە زۆربەی خێزانەکان بە شێوازێکی تەندروست مناڵەکانیان پەروەردە ناکەن. تۆ ئەبێ ئەمانە هەمووی دیراست بکەیت کە ئەمانەت هەمووی دیراست کرد ئەنجا ئەتوانی بێ بۆ پرسی ژن، یعنی ئەبێ هەمووی بە یەک پاکێج کاری لەسەر بکەیت بۆ ئەوی بتوانی دەستنیشانی وەکو چۆن مرۆڤ کە شوێنێکی ئازارە بێت دکتۆرەکەڵێ بێ بچی ئەشعەیەکی کاملە بێ فەحسێکی کامل بێ بۆی دەستنیشانی هۆکارەکە بکە. لەبەرەوەی زۆر گرنگە بەم شێوازە هەڵسوکەوت لەگەڵ پرسی ژن بکرێت. هەر لە وتارەکەتدا نیگەران بوون لە زیادبوونی تونند و تیژیەکان بەرامبەر بە ژنان. دەکرێت بڵێن کە لە کۆمەڵگەی ئێمەدا قورسە تونند و تیژیەکان کەم بکرێتەوە یاخود بۆچی بۆ جۆرە. پێشتریش ئێستا لە قسەکانت باس لەوە کردکە ژنەبتان خۆتان ڕێکخراوتانێ و چەندین ڕێکخراو هەیە لە بواری ژناندا کار دەکەن، چالاکوانمان هەیە لە بواری ژنان، بەڵام هێشتا دەبینین تونند و تیژی بەرامبەر ژنان بەداخەوە ڕۆ لە زیادبوونە نەک ئەوەی کەم بکرێتەوە. بە تەکیدی ئێمە هۆکارەکانی زۆرە، ینی ئێستا وەک ئێمە ئەیبینین تەنها ڕێکخراوەکان لە واجهەی مەدفەعەکەن لە ڕوبەڕووبوونی خەڵکە، یعنی وەکو ئەوەیە حکوومەت هیچ کێشەی نەبێ، یعنی تۆ ئەبێ یاسا دەبێت دوایی لەگەڵ یاساکە ئەبێ جێبەجێکردنی هەبێ، ئەبێ کاراکردنی هەبێ، ئەبێ ئەو کەسانەی کە یاساکان جێبەجێ ئەکەن ئیتر لە سوڵتەی قەزایی لە حاکمەکان لەو کەسانەی لە محکەمە ئیژەکان لە بنکەی پۆلیس ئەبێ هەمویان ئەمانە هەمووی هوشیار بن بە چۆنێتی هەڵسوکەوتکردن لەگەڵ کەیسی ژنان. ئەبێ ئەو شاڵتەرانەی کە هەیە کە ئەو ژنانەی لە خۆی ئەگرێتەوە کە ڕوبەڕووی تونند و تیژی ئەبنەوە ئەبێ تۆ هەموو ئیمکانیەتیان بۆ دابین بکەیت. ئەبێ لە بودجەی ساڵانەی حکوومەتی هەرێم ئەبێت بودجەیەک تەرخان بکرێ بۆ پرسی ژن. ژنان ڕوبەڕووی تونند و تیژیە بنەوە، ڕوبەڕووی تەحەڕشە بنەوە، ڕوبەڕووی هەموو شێوازی تونند و تیژی لەفزی و جەستەیی و دەرونی ئەبنەوە ئەگەر لە زانکۆ ئەگەر لە فەرمانگەکان. لەبەرەوەی زۆر گرنگە تۆ نابێت تەنها ئەوەک ئێمە بینیم بەداخەوە، یعنی کە شتێک ڕواەک سەڵەن کا ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوەکانی ژنان بەڵێ کەم تەرخە من لەبەرەوەی ئەوانش کۆمەڵێک هۆکاریان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشە تەنها ڕێکخراوی ژنان نین، حکوومەتیشە، پەرلەمانیشە و بە تەکیدی سوڵتەی قەزاییشە. ئەبێ هەمویان بە هەماهەنگی وەکوتم، یعنی ئەو هەماهەنگیە هەیە ئەو تەنسیقە هەیە لە بەیاندا نییە نەخێر بە تەکیدی بۆچی دروست نەبووە؟ لەبەرەوەی زۆر ئەم پرسیارە یعنی خۆزگەم لە خۆیان بکەی بۆ دروست نەبووە، یعنی تاکو ئێستا پرسی ژن پرسێکی ئەولەویەی نییە لە ئەسڵەن لە ئەجندای حکوومەتی کوردیدا، یعنی لەوانەیە لە 16 ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی بەڕەنگاربوونەوەی تونند و تیژی بیریانکەوێتەوە لە 8 مارس
بیریان کەوێتە ئەبێ ترسێک بێ کە ڕۆژانە لە ڕاگەاندن ئەبێ کاری لەسەر بکە ئێمە نابێت تەنها ژن بخێنە چوارچێوەی چەند ڕۆژێک لە ساڵە ئەبێ ڕۆژانە کاری لەسەر بکرێ بە تایبەتی کاری ئێوە یعنی کارێکی زۆر زۆر پیرۆز زۆر گرنگە لەبەر ئێوە ئەچنە هەموو ماڵێکەوە هیچ دەستگایەک ناتوانێت بچێتە هەمی ماڵێکەوە ئێوە نەبن لەبەرەوەی زۆر گرنگە تۆ بەرنامەت لە بەرنامەی ساڵانەت کە ئەڵێ من بەرنامەم هەیە ئەبێ بەرنمەیەک هەبێ بەردەوامی لەسەر پرسیژن هەبێ لە بودجەی ساڵانەی هەرێم ئەبێ بڵێن ئەم بودجەیە بۆ ژنانە لە پەرلەمانی کوردی ئەبێ بڵێن ئێمە ئەبێ کۆمەڵێک یاسا هەیە بێکاری یعنی ئەبێ قەزیەی ژن ببێتە قەزیەیەکی زۆر سەرەکی لە کارکردنە چونکە ئەگەر تۆ ژن ئازاد نەکەی ناتوانانی هیچ بە هیچ شێوازێک ناتوانانی کۆمەڵەیەکی باش و تەندروست باشە. دکتۆر بەسمار سەبارەت بە زیادبوونی توندوتیژیەکان بەرامبەر ژنان و لە نێویشیاندا بە تایبەت دەزانین کە توندوتیژی جۆری زۆرە بەڵام لە نێویان داوای کە زۆر دەیبینین بە تایبەت لە ماوەی ڕابردووشدا کوشتنی ژنانە بە هەر بیانوویەک بێ پێگومان زیادی کردووە. هەندێک جاریانی باس لەوە دەکرێت کە زیادبوونی کوشتنی ژنان نەکە ژنان بێگومان هەر جۆرێک دی کوشتن بەڵام بە تایبەت ژنان کەمە باسی لە دەکەین لە کۆمەڵگەی ئێمەدا زۆر کات ئەو پرسانە لە نێوان خانەوادەکاندا چارەسەر دەکرێت بە نمونە لە نێوان خۆیاندا بە وەک باوە لە ناوماندا بە سڵحی عەشایری وەک باسی لەو دەکرێت بەم جۆرە چارەسەر دەکرێت و ناگەڕێنرێتەوە بۆ یاسا خۆیان چارەسەری دەکەن بۆ ئێمە هۆکارێکە کە ئەم کوشتنی ژن و توندوتیژیەکان زیاتر بێ ئەمە تا چەند ئێوە بەدیتان کردووە و بە هۆکارێکی سەرەکی دەزانن بەتەکیدی ینی چیکە مەسلەی فەسلی عەشایری کە بەداخەوە هەیە ینی زۆر جار لە ڕێگەی فەسلی عەشایریەوە ڕوبەڕۆ بێتەوە بە تایبەتی هەندێک کێس هەیە مەسەلەن مەسائلی اقتصاد مەسەن سەیرەکەی خێزانەکان لە نێوانی خۆیان نەینەکەن لە وڵە بووەوەی حیامان نەچێت سومعەمان تێک نەچێت کە ئەمە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە یعنی ئەو کەسەی کە توندوتیژی کردووە تاوانبارە ئەبێ وەکو هەر تاوانێکی کە هیچ جێگەی عیبە نییە تا وەکو تاوانی دزی وەکو گەندەڵی وەکو هەر تاوانێکی کە ئەبێ ڕوبەڕووی دادگا ببێتەوە ئەبێ کۆمەڵگەش فێری ئەوە بێ ئەو کەسانەی کە ئەم کارانە ئەنجام ئەدەن تاوانبارن و بە شێوازێکی قەیزەوەن ئەبێ سیر بکرێن لەبەرەوە بە تەکیدی چارەسەرکردنی عەشائری یا چارەسەرکردنی خێزانی کێشەکە چارەسەر ناکە بەڵکو بەداخەوە گەورەتریەکەوە ئەوەی ئەبینین ڕۆژانە ساڵانە کە ئەم ژمارانە زیادەکە معنای ئەوەیە کە هەتاکو ئێستا خەلەلێک هەیە تر ئایا لە خێزانە ئایا لە کۆمەڵەیە ئەکید خەلەلێک هەیە کەوا ئەکا ئەم توندوتیژیە زیاد بێتەوە کە ئەوەکە خەڵکەکە خێزانەکان پەردەپۆشی لێ بکەن یعنی بە تایبەتی هەندێ مەسائل هەیە بۆ نمونە ژن ڕوبەڕووی توندوتیژیە بێتەوە لەلایەن باوکی برای وێردی سیرەکەی کۆمەلگا هانی ئەوەی ئەیە کە بێدەنگ بێ لەبەرەوەی نابێ ژن شکات لەو سکاڵە لەسەر ئەو کەسانە تۆمار بکە کە ئەمە بە تەکیدی ئەبێت زۆر زۆر بەجددی کاری لەسەر بکرێەوە کوتم ئەمە تاوانە و ئەبێ ئەو کەسێک کە ئەم تاوانە ئەکابێ بە سزای خۆی وەرگێ ئەبێ کۆمەلگەش فێری ئەوە بێ کە وەکو تاوان سەیری ئەم کارانە بکە بەڵام بەداخەوە ئێمە ژن ئەبێتە تاوانبار کە ئەچێ سکاڵە لەسەر مێردەکەی یا لەسەر کەسێک لە خێزانی خۆی کە توندوتیژی بەرامبەر باس لە خاڵێکی گرنگ کرد ئەوەی کە ترسی ژنانە لە قسە نەکردن ئەگەر توندوتیژی لەلایەن خێزانەکی خۆشیەوە بێ باوک برا یاخود لە هاوسەرەکەی بێگومان توندوتیژی بەرامبەر ئەنجام بدا بەوەی یەک قسەی کۆمەلگا و دوجار خۆشی ڕەنگە بە هەر جۆرێک لە جۆرەکان ڕوبەڕۆی هەڕەشە ببێتەوە و نەتوانێت چۆن ژنان دەکرێت ئێمە وایان لێ بکەین کە ئەم ترسن نمێنێ لەلایەن چۆن خۆیان بن و نەترسن لەوەی کاتێک ڕوبەڕۆی توندوتیژیەک دەبنەوە بتوانن دەنگی خۆیان بەرز بکەن و قسە بکەن دوو ڕێگە هەیە ینی هەرچەند ڕێگەکان زۆن بەڵام دوو ڕێگەی سەرەکی هەیە یەکەمیان بوونی یاسا و جێبەجێکردنی یاسا و زانینی ژن بۆ مەفەکانی خۆی یعنی ئێمە کێشەی ئەوەمان هەیە کە ئەوەنە ژن یان ڕێکخراوەکان یا ئەو شوێنانە تەنانەت ڕاگەیاندنیش تەرکیزیان لەسەر ئەوەی کە ژن چی نییە تەرکیزیان لەسەر ئەو نییە کە ژن چی هەیە یعنی هەندێ مافەیە ژن هەیەی لە یاریمی کوردستان هەندێ یاسا هەیە کە پشگیری ژنەکە بەڵام ژن معلوماتی نییە یعنی جارێکان لەگەڵ کۆمەڵێک ژن قسەم کرد کە لەسەر ئاسێکی باڵا مامۆستای زانکۆن ئەکادمین بۆ مەسائلەی حەزانەی مناڵ نازانێت دوای جابوونەوە مافی ئەوە هەیە حەزانەی مناڵەکەی لەلا بێت معلوماتی نییە لەبەرەوە ئێمە ئەبێت جاری ژن فێری ئەوەکەن کە تۆ ئەم مافانت هەیە تۆ ئەتوانیت چی لە بنکەی پۆلیس
شکات بکەیت تۆ ئەم مافانت هەیە حکوومەت مافی ئەوەی هەیە کە بتپارێزێ ئەو کەسە بۆی نییە توندی تیژیت بەرامبەر بکە دوای ئەوەی کە سکاڵەکە تۆمارەکەی ڕاگەاندر زۆر گرنگە بەم کارە هەستەیە بۆ ئەوەی ژن جاری جارێ بێ فێریکەی مافەکانی خۆی بزانێ چکە بەداخەوە نەزانینێکی زۆر هەیە سەبارەت بە مافەکانی زۆربەی ژن مافە یاسایەکانی خۆی نازانێت ئەمە زۆر گرنگە لایەنی یاسایی دووەم لایەنی ئابووری ژن ئەبێ لە لایەنی ئابووری بەهێز بکرێنی حکوومەت ئەبێ وەکوتم ئەگەر بودجەی دانا بۆ پرسی ژن قڕوزی بچووکی پێڵێنە قەرزی بچووک بیا بە کچان بە ژنان بۆ ئەی وردە و دەبن بە خاوەنکاری خۆیان بە تایبەتی کە ئێستا تەعینات تقریبا نەماوە تەعین بە هیچ شێوازێک نەماوە تۆ کە ژن بەهێز بوو لەلایەنی ئابووریەوە بەهێز بێستا هەر خۆمانە ژن هەیە لە ماڵەوە خەیاتیەکە پیاوان گوێ لێ ئەگرن لە ماڵەکە لەبەر ئەوەی سربەخۆیەکی ئابووری خۆی خاوەن صاحب پارەی خۆیەتی لەبەرەوە کە ئەم دووشتە هەبوو وا ئەکا کە ژن مەجبور نەبێ قبوڵی مەسەلەن ستەمی مێرد و براو باو بکە لەبەرەوەی ئەزانی کە چۆ دەرەوە هیچ کەس نیە بەخێوی کە کەس نییە مەسەل لە لایەنی ئابووری دەعمی بکە مەجبورە ولایەنی یاسایش کە کەس نەبێ لەو کاتەی تر مەجبورە بێ ئەو وەزعیکایەتی قبول کە بەڵام تۆ کە تو ئەم دوو لایەنت بەهێز کرد بە تەکیدی وردە ژن وای لێیت کە دەنگی خۆی برز بکاتەوە کە ڕوبەڕووی توندیتیژێ دکتۆر بەسمە وەک دوا پرسیار بە کورتی وەڵام بدەیتەوە سەبارەت بە ناوەندەکانی خوێندن و ناوەندە ئەکادیمیەکان زانکۆکان ئەمان چۆن دەتوانن کار لەسەر ئەوە بکەن بەتەبێت ناوەندەکانی خوێندن لەلایەن مامۆستاکانەوە بێگومان بەڵام دۆجار لە زانکۆکان دەبین کە خوێندکارانی کچانیشمانی لە زانکۆکان بۆ جۆرە ڕۆشنبیر نین لە بەرامبەر مافەکانی خۆیان کە دەبێت چۆن بن ئەمانە چۆن دەبێت کاری لەسەر بکرێت بە کورتی وەڵام بدەیت ئەمە بە کورتی ناتوانم بەڵام هەوڵێن بە کورتی بە نسبەت پەروەردەوە ئێمە ئەبێ یەکەم شت مامۆستاکان هوشیارکەینەوە لە هەندێک مەسائل کە بەداخەوە ئێمە ئەیبینین ئەو زانیاریانە ئەگەر ناڵێن بەس مامۆستایی مەکتەبەکان بەڵکو مامۆستای زانکۆ بەداخەوە مامۆستای زانکۆمان هەیە دکتۆرە هەیە بەڵام شێوازی بیرکردنەوەی بۆ پرسی ژن شێوازێکی دواکەوتووە ئەبێ ئێمە ئەم مامۆستایانە هوشیارکەینەوە هەر مامۆستایەک ئەبێ کۆمەڵێک پەیڕەو دانرێ هەر مامۆستایەک کە تەجاوزی ئەو پەیڕەو بکە بە نسبەت مافی ژنەوە لە محازەرەکەیە لە قسەکردنە لە هەڵسوکەوتیە مەسەلەن ئەگەر توندتیژی بکە یان تەحەڕش بکە هەر شێوازێکی ناتەندروست لە مامەڵەکردن لەگەڵ کچان و ژنان بەکاربێنی ئەبێ سزا بدرێت نەڵێن وەڵا عیبە و سومعی جامعەکەچە بەڵکو عیبە ئەگەر بشارێتەوە ئەوە زۆر گرنگە دووەم شتیش ئەبێ سنتەرێک هەبێت لە هەموو زانکۆکان کە هەیە بەڵام بەداخەوە کارانیە ئەو سنتەرە ببێتە ماڵی کچەکان و مامۆستاکانی ئەوێت لە حاڵەتێک ڕوبەڕووی توندتیژی بوونەوە ڕوبەڕووی تەحەڕش بوونەوە یا هەندێک زانیاریان ئەوی سەبارەت بە مافی ژن ئەو شوێنە ئەو بنکەیە ببێتە ئەو شوێنەی کە ئەتوانن چون بۆ ئەوێ بۆی ئەو زانیاریانە زۆر سپاس بەڕێز دکتۆر بەسما حەبیب چالاکوان لە مافی ژنان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئێوە دەستان وەڵە بەڕێزان دەچمە لای پامنیرمان مەریوان کە لە ناوهۆڵی کۆنفرانسەوە لەگەڵمان دەبێ مەریوان لای تۆم سەرسلااوتان لێبێت خۆتان ئاگادارن کۆنفرانسی نێودەوڵەتی دابران لە سەرلەبیانیەوە دەستی پێکردوە کاتژمێر نونیوی بەیانی لە دەستپێکی کۆنفرانس کۆمەڵەیە وتار پێشکەشکراکە وتاری مەلا بەختیار سەرپرشتیاری گشتی کۆنفرانس گرنگترین بەشی کۆنفرانسەکە بوو کە زۆر بە ڕاشکاوی وەڵامی چەند دەنگۆ و قسە و باسێکی دایەوە سەبارەت بە ساڵانی ڕابردووی کۆنفرانس و ئەم ساڵی چالاکیەکانی کۆنفرانس مەلا بەختیار بەڕوونی وتی کۆنفرانسی نێودەوڵەتی دابران بۆ قسەکردن نییە یان لەسەر لایەنی دینی بەڵکو ئەوەندەی کە کۆنفرانس بۆ خستنە ڕووی کۆمەڵی بابەتی گرنگە هەم ئەو بابەتانی کە پەیوەندی بە ئاین دیموکراسی پرسی ژن هەموو ئەو لایەنانەوە هەیە کە پرسی گرنگن و جێگەی مشتوم بڕین لە نێو کۆمەڵگەدا بە ڕاشکاوی وتی مەلا بەختیار ئێمە خوددا پێغەمبەر قورئانی هێڵی سوورە ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا زۆرێک قسە باسی لەسەر کراوە و با بڵێن هەندێک تۆمەت یان قسە ئاراستەی کارەکانی کۆنفرانسی دابڕان کراوە بەڵام ئەمڕۆ مەلا بەختیار ڕاشکاوانە وەڵامی ئەوەی دایە وەک سەرپرشتیاری گشتی
کۆنفرانس و چالاکیەکانی کۆنفرانس بە شێوەیەکی گشتی لە وتێ ڕامادا لە شاری سلێمانی دەستی پێکردو کۆمەڵی بابەتی گرنگ پێشکەشکران جگەل لە وتاری دەستپێکی کۆنفرانس پانێڵەکان بۆ قسەکردنە لەسەر کۆمەڵی بابەتی گرنگ کە ڕۆشنگەری یان پرسی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان و بەگشتی لە ناوچەی ئەمە بابەتی گرنگی پانێڵەکان بابەتی دیموکراسی پرسی ژن ڕاگەیاندن و کۆمەڵێ ئەو لایەنانەی کە پەیوەندی بە ژیان و با بڵێن تێڕوانینی خەڵکەوە هەر لێرە قسەی لەسەر دەکرێت لە ماوەی 2 ڕۆژی کۆنفرانسدا یەکێک لەو پرسانەی کە زۆر کۆنفرانس لەسەری دەوەستێ پرسی ژنەکە یان دەتوانم بڵێم ئەو پرسانەی کە پەیوەندی بە ژن و پێگەی ژن هەیە لە هەرێمی کوردستان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دەچمە لای هاوژین زیبا سەرپەرشتیاری فێمینیزمی ڕۆشنگەری لە کۆنفرانس. هاوژین خان سڵاوتان لێبێت. سەرەتا دەمەوێت سەرنجی بزانم لە سەر دەستپێکی کۆنفرانس یەکەم ڕۆژی کۆنفرانس خۆتان سەرنجێکتان هەبوو تاکو چەند کۆنفرانس لە ئاست ئەو قەبارە گەورەیان ئەو پێگە گەورەیدا دەبێت کە ئامانجی کۆنفرانسی لە پشتە. سلااو لە ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان. شەشەمین کۆنفرانسی پلتفۆرمی دابڕان و چوارمین کۆنفرانسی فێمینیزمی ڕۆشنگەری ئەمڕۆ تایبەت بە کۆنفرانس تایبەت بوو بە پلتفۆرمی دابڕان و سبەی تایبەتە بێ بە فێمینیزمی ڕۆشنگەری لەبەرەوەی کە بابەتەکانی فێمینیزمی ڕۆشنگەری توێژینەکان زیاتر بوون و پێویستی بۆ ڕۆژێک تایبەت بکرێ بە لەبەرەوەی ئەمڕۆ چەند وتارێک و چەند لێدوانێکی جیاواز هەیە لە سەرەتایی دەستپێکی کۆنفرانسا بۆیە هەموو بابەتەکانی فێمینیزم جێینە ئەنەمانەتوانی لە نیوەی ڕۆژەکەیەوە دەست پێ بکەین و پرسی ژن وەکو جانابیشتان ئاماژەتان بۆ کرد پرسێکی هەرە گرنگی جیهانی ئێستا و بەتایبەت هەرێمی کوردستان و ناوەندی ڕۆشنگەری چاودێریشە بە جددی و بە گرنگ ئێمە کاری لەسەرەکەین فێمینیزمی ڕۆشنگەری هەموو بابەتان وەکو پرسیارەکەی کە سەرەتا چۆن بوو ئاسایی هەموو کۆنفرانسێک کە سەرەتا دەست پێکە و ئەو تارانی کە ئەدرێت و شرۆڤەکانی کاکبەختیار لەبارەی ئێستای دۆخی کوردستان و ئەو گرژیانی چەند ڕۆژێک پێش ئێستا و داواکاری ڕەوای خوێندکاران و دواتر دەستێوەردانی ئەم لە ئەولایە خود شرۆڤەی جیاوازی بۆ کرێ لەگەڵەوەی کە ئێمە وەکتۆری ڕۆشنگەری چاودێر و فێمینیزمی ڕۆشنگەری تەواو هاوسۆز و هاوخەباتی داواکاری و گەنجانین کە مافی ڕەوای خۆیانە ژیانێکی باش هەموو مرۆڤێک لە کوردستان لە هەموو ژیانە لەسەر زەویە مافیەوەی هەیە ژیانێکی باش بژی و بەتایبەتیش گەنجانی ئێمە کە لە خوێندنگە کێشەی دارایان هەیە ئەوە بەڕاستی زوڵمێکە و قسەش لەسەرەوانە کرا بۆیە لە ڕۆژی دومیش بەردەوامە بین. هاوژین خانەوەی کە دەبینرێت لە ساڵانی ڕابردوش کۆنفرانسی دابڕان فێمینیزمی ڕۆشنگەری زۆر بابەتی زۆر گرنگ دەوروژێنێک ڕای جیاواز و با بڵین ڕای گشتیش هەندێجار دروست دەکات کە پێمان بڵێ ئەم بابەتانە تاکو چەند قوبوڵکراون و بابەتێکن کە ئێوە کاری لەسەر دەکەن باڕاستەی با بڵێن سازکردنی کۆمەڵی کوردەواریان کۆمەڵی خەڵکی کوردستان بۆ داهاتوویەکی باشتر لەو بابەتە گرنگانی کە باز دەکرێت ینی پرسیارەکەی منەوەیەک ئامانجتان چییە لە بەرەوچوونی ئەم کۆنفرانسەکە هەندێک جار با بڵێن بابەتی جیاواز باز دەکرێن کە ڕای گشتیان بۆ چوونی جیاوازی لەبارەوە باز دەکرێت. ئەوەی ئێمە لە ژیانێکە ئێستا لە ئێستایەکە ئاژین لە جۆرێک فکرێکی گشتی ژیانێکی کۆمەڵایەتی سیاسی ئابووری و هوەری بەڕێومانەوە بات کە ئەمە ڕەگۆڕیشەی هەیە مێژووی هەیە و کۆنفراننی ڕەنگە ئێمە هەمومان بزانین تونوتیژیەکان چۆنانی ڕۆژانە بەری ئەەکەین نادات پەروەری ئەبین نایەکسانی ئەبینین و هەموو مرۆڤێک دەتوانێت ئەمانە کەم تا زۆر دەرکی پێ بکە و باسی بکە بەڵام هەمومان نازانین لەکوێ سەر چاوی گرتووە ئەمە لێکۆڵینەوەی وردی بۆ بکەی مێژوەکەی ڕەگۆڕیشەکەی لەکوێوە هاتووە و چۆن ئەم دامەزراوانە بۆ شێوازە خراونەتە کار بۆ دەستگاکان ئێمە چۆن ڕۆژانە لە ڕێگەی وشەکانمان لە ڕێگەی ڕفتارمان کردارمان ئێمە بەردەوام بەرهەمهێنەرەوەی هەمان بیرروزیهنێت و تونوتیژین کۆنفرانس لە هەوڵ و تێکۆشانی بەردەوامی ئەوەیە کە لە ڕێی لێکۆڵینەوە توێژینەوەی مەید فکریەوە بتوانێت ئاماژە بە خاڵە سەرەکی و ڕەگوڕیشەی ئەو کێشانەی مرۆڤایەتی بدات. سپاس هاوژین خان کە لەگەڵمان بووی. بەڵامە بەشێک بوون لە ئەو بابەتانەی کە پێشکەش دەکرێت لە کۆنفرانس بەتابێت پرسی ژنان و ئێستا پشووی نیوەڕۆی و میوانەکان لە پشووی ناخواردندان برارە لە پاش کاتژمێر دووبارە میوانەکان گەڕێنەوە هۆڵی ڕامادا لە سلێمانی بۆ گفتوگۆکردن لە سەپانیێڵی دووەم کە کۆمەڵی بابەتی گرنگ دووبارە باز دەکرێت سارا من دەگەڕێمەوە لای ئێوە.
بەڵێ مەریوان سپاس من بەرداوامم لەگەڵ سانێکێکی دیکە لە میوانانی بەڕێزی پانێڵەکە لەگەڵما ئەویش بەڕێز دکتۆر ئیسماعیل محمودی کە بەڕێزیان توێژەری بواری مێژووی ئەندێشن لەگەڵ بەڕێزیان گفتوگۆ دەکەم لەسەر توێژینەوەکەی و وتارەکەی لە پانێڵەکەدا. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی. باسەکەی جەنابتان لەسەر سەرەتای دەستپێکی تازەگەری کوردی بوو مۆدێرنیتە. دەمەوێت پێم بڵێ کە باس لە تازەگەری کوردی دەکرێت ئەو پرسیارە دروست دەبێت کە مێژووی تازەگەری کوردی چۆن دروست بوو و کەی بوو؟ میسڵاو ڕێزمێ لە خزمەت جناب و بیسەرانی بەڕێزی بەرنامەکە. من ئەم مەفهومە یعنی تازەگەری کوردیم بە خاتری ئێوە بە بۆنەی ئەوە بەکاری هێناوە جیای بکەمەوە لە ئەو تەجەدودە لە جیهانی ئیسلام بووە. ڕاستە کۆمەڵگای کوردی وەکو بەشێک لە جیهانی ئیسلام گرم بڵێم هەندێک تایبەتمەندی هەیە کە تازەگەری کوردی لە ئەوەی عوسمانی و لە ئەوەی قاجار جیا ئەکاتەوە. بۆ پرسیارەکەی جەنابی شێت کە فەرمووتان لەکەوە پێش هاتووە پاش ئەوەی کە عوسمانی ڕوبەڕووی ڕۆژاوا بێتەوە و تووشی هەندێک شکستە بێت لەگەڵ ڕۆژاوایەکاندا پرسیارێک پێشتێت بۆ ئێمە شکستمان هێنا. وڵامی پرسیارەکە ئەوەیە لەبەر ئەوەی هەندێک لە ڕۆژاوا ڕوویداوە و بەواتایکی کرد و چەمکی پێشکەوتن و دواکەوتن تێپەکایی سیاسی و ئەدەبەتی سیاسی عوسمانیەکانەوە ئەوان پێشکەوتن ئێمەش دواکەوتون و بۆ ئەوەی ئێمەش پێش بکەوین پێویستە ئێمە لاسایی لەوان بکەینەوە پێویستە ئەو شتانێکی ئەوان فێر بوون ئێمە فێر بوون ئەو شتانێکی لە ڕۆژاوا دروست بوونە ئێمەش لێرە لە عوسمانی ئیمپراتۆری عوسمانی لاساییان بکەینەوە و هەندێک کوردیش وەکو ئەو کاتی عوسمانی ئەستانبول وەکو ناوەندی ئیمپراتۆریا عوسمانی شتێکی ئاسایی بوو کە کوردیش لێرە کۆ ببێتەوە و ئەو کوردانی کە کۆبوونەوە دواتر بەهۆی بینینی وەزعەتەوە و وردبوونەوە لە دۆخەکەی هەم عوسمانی و هەم ڕۆژاوا بواتە وردبوونەوە لە تەجەدودی عوسمانی و لە مۆدەرنیتەی ڕۆژئاوایی هەندێک دەستیان کرد بە هەندێک بیرکردنەوەی قوڵ کە بەرهەمی ئەو بیرکردنەوە ئەوە بوو کە لە کۆتایەکانی سەدەی 19 سەرەتای سەدەی کۆتایەکانی سەدەی 19 و سەرەتایەکانی سەدەی 20 فین بڵێن ڕوتی دەستی پێکرد لە ئیستانبوڵەوە ئەکرێت وەکو تازەگەری کوردی پێناسە بکرێت لە حاجی قادری کۆیە دەست پێکات باس لەوە کات کە بیر لە دروستکردنی دەوڵەت بکرێتەوە نەتەوە سازی بکرێت لە خوێندکار بۆ دەروی وڵات بنێرین خوێندنگا دروست بکەین ڕۆژنامە دروست بکەین ئیتر گوتاری شێعریەت و ئەو گوتارانی پێشوو بەشێک لە گوتاری نەرید کۆتایی پێ هاتووە یا وەڵامدەری پرسیارەکانی ئیستەی هەم ئینسانی کورد هەم کۆمەڵگای کوردی نییە بۆتە کە دوای حاجی قادری کۆی ڕۆژنامەی کوردستان دروستە بێ دواتر ڕۆژنامەکان تا گاتە سلێمانی و ڕۆژنامەی ژیان و ژین بەهۆی ئەوەی کە پیرەمێرد و ئەو منەوەرانە دواتر مێژووسی کوردی دەست پێ کات حوسنی موکلیانی ئەمین زەکی بێک لەو ماوە یعنی لە کۆتایەکانی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 تازەگەری کوردی دەست پێ کاتە دکتۆر ئیسماعیل دەتوانین بڵێن کە کورد قۆناغی سونەتی تێپەڕاندووە و گەیشتۆتە مۆدێرنیتە؟ ئەو پرسیارێکی زۆر قوڵ و جەوهەریە ئایا تێپەڕاندووە بیرمەندانی ئێمە یا ئەوەی ئەو چینێکی تازە سەرهەڵەدار لە کۆمەڵگای کوردیوە بخۆتەزانی کە پێشتر ڕێبەرانی فەرەنگی کۆمەڵگای کوردی یا مامۆستایانی ئاینی بوون یا عارفان بوون یا شێخ بوو دواتر چینێک سەرهەڵدار لە ئیستانبوڵە کە دواتر بەرەی پێئەدرێت تا ئاگاتە سلێمانی و ئەوەی کە ئەڵەتی مووسڵ و کوردستان ئەو چینە ناوی ناوە چینی منەوەر چینی منەوەر باس لە ضرورەتی ڕێفۆرم ئەکەن باس لە ئەوە ئەکەن کە ئێمەش ئەکرێت پێویستە دەست بە تازەگەری بکەین هەروە وتم چەندانە تایبەتمەندی هەیە دروستکردنەتەوە خوێندنگا یا ڕۆژنامە ئەوە سەرجەمی ئەم شتانە لاساییکردنەوەیە لاساییکردنەوە لێکێ لە عوسمانی و لە ڕۆژ ئاوایی کەواتە تازەگەری کوردی کە دەست پێ ئەکات بەرهەمی بیرکردنەوەی ئینسانی کورد و گەیشتن بۆ ئەو قەناعەتەی کە لەم دۆخە دەرباز ببین لە بنیادان لە بنەمانیە بەڵکو لاساییکردنەوەیە چۆرێکی عوسمانی ئەو کارەی کرد و
و ڕۆژئاوا و کاری کرد کە ئێمەش ئەو کارە بکەین کەواتە ئەو تازدەگەری دەستپێکە تازدەگەرێکی لاساییکردنەوەیە و ناتوانین بڵێن تازدەگەریەکی دەست پێ کردووە خۆی خاوەنی ئەم تازدەگەریەیە کەواتە هێشتا ئێمە لە سەرەتاین یعنی لە دۆخێکی زۆر شەپرز و ئاڵۆزدای شکاتە دکتۆر لێرەدا دەبێ و پرسیارە بکەم کە بۆچی ئیمکانیاتی دروستبوونی مۆدرنیتە لە کوردستان زەحمەتە لە ڕیزی جۆهەریترین پرسیارەکان هەرو پرسیارەیە ئیمکانی مۆدرنیتە لە ڕۆژ ئاوا دروستە بێت بەڵام لە تقری ئەو شتێکی پێڵین کۆمەڵگەی کوردی یعنی لەو سەردەمە تا ئێستا دروست نابێت هەروە کێ من ئاماژەیشمدا لە کۆنفرانسەکەدا ئێمەش وەکو ئوروپا لەوانەیە مۆڵمان هەبێت وەکو ئوروپا هۆتێلمان هەبێت وەکو ئوروپا هەندە شەقاممان هەبێت لەوانەیە کچ و کوڕی ئێمە ڕێک وەکو کچ و کوڕێکی ئوروپایی جلوبەر بکەنە بەری خوان یا زانکۆکانی ئێمە لەوانەیە هەندێ زانکۆمان بێت لە هەرێمی کوردستانە لە ڕووی ڕۆڵەتەوە جوانتر بێت لە ئەوان بەڵام کوی ئەم شتانە هەروەها کێ عەرزمکردن لاساییکردنەوەیە ینی ژێری پێی ئێمە بەتاڵە خاڵیە لە ئوروپا کە مۆدرن دەست پێ ئەکات بەرهەمی وتوێژ لەگەڵ سنەتێکی مەسیحی ڕوومی یونانیە یعنی هەروە کە باش ئەزانین ئەگەر ڕاستە مۆدرنتە لە سەدەی 16 دەرئەکەوێت بۆ هەموو خولقاندنەوە بۆ هەموو دۆزینەوە کەشفیات و اختراعات لە فارسیا پێ ئاڵێن بەڵام ژێرپی پەڕە ینی لەسەر ئەساسی سنەتێک دروست بووە کە سنەتی مەسیحیە یونانیە ڕۆمیە و ئەو سنەتە حەزب نەکراوە نەسراوەتەوە بەڵکو لەگەڵیان گفتوگو کراوە لای ئێمە هێشتا زۆربەی ئەو چەمکانی وەکو بەرهەمی مۆدرنیتە هاتوۆتە کۆمەڵگای ئێمەوە هێشتا تەنانەت پیانسە نەکراوە هەمومان ئازادیمانەوێت پێناسێکمان لە ئازادی نییە هەمومان دادوەریمانەوێت پێناسێکمان لە دادوەری نییە هەمومان حەقمانەوێت پێناسێکمان لە حەق نییە هەمومان یاسامانەوێت هێشتا پێناسێکی دروستمان لە یاسا نیە کێشەکە لەوە ژێری پێ ئێمە بەتاڵە باشەکاتە دکتۆر ئاماژەت بە خاڵێکی گرنگدا کە ئێمە ڕەنگە بەشێکی زۆر لە ئەو ئەدەواتانەی کە لە ڕۆژ ئاوادا هەیە لە تاکێکی ڕۆژ ئاوادا هەیە یاخود لە ڕۆی کاڵە و شتومەکەوە لە کۆمەڵگەی کوردیشدا هەیە تاکەکانمان بەکاری دەهێنن بەڵام وەک خۆت باست کرد ئەمە لە گفتار و ڕفتار و لە بیر و فکرماندا ئەمە ڕنگ ناداتەوە ئەمە دەبێت چۆن دروست بکرێت و چۆن کاری لەسەر بکرێت ڕەنگە بڵێن قۆناغیەکان ئەمە وەکو شتێکی ئەو شتێکی پێ ئاڵێن زاتگرایان ئەو شتە نییە لە قۆناغی یەکەم ئەوەیە کە ئێمە تعریفێکمان یا پێناسێکمان لە نەریتی خۆوان هەبێت ئەو نەریتە ئەم کۆمەڵگا من حەزەکەم بە نمونەیەک دەستی پێ بکەم ئێستا ئەمانەوێت لە هەرێمی کوردستانی یاستا بنووسرێت هەندێک کەس باس لەوەکەن کە یاسا وەکو یاسای بلژیک بێت نازان فەڕەنسا بێت سوئیس بێت سوئید بێت تەنان بەشی پەروەردە کتێبەکانی ئێمە وەکو سعودە بۆیە لێرە دەستکەوتین یعنی ئێمەش وەکو سعودیەکان دەرسە خوێنین یعنی شێوازی سعودیەکانمان بەکاری هێناوە بەڵام ئەوێنی لەوێت علم زانست بە معناکەی هەم علومی تەبیعی ئینسانی بەرهەم دەهێنرێت بەڵام لێرە بەرهەم ناهێنرێت چونکی لاساییەکی سرفە چونکی بە پێی پێویستەکانی کۆمەڵگانیە باس لەوەتە کە ئەو نەریتە پێناسە بکرێت ئەو نەریتە وەختی ئەو نەریتە پێناسەکرا ئەو شتانەی کە ئێمە وەکو تازەگەری وەکو ڕێفۆر وەکو بەشێک لە مۆدرنیتەوەش بەشێک لە تەجەدود بەکاری ئەبین بە پێی ویستی کۆمەڵگایە پرسیارەکەی زۆر جۆهریە زانکۆ دروست دەکەین باشە زانکۆ کۆمەڵناسی تێرین فەلسەفە تێرین چونکە فەڕەنسا بەکاری ئایا ئەم ڕشتانە ئەم بوارانەیە پێویستی ڕۆی کۆمەڵگای ئێمە هەیە ئایا بەڕاستی کۆمەڵناسی کوردیە ئایا بەڕاستی فەلسەفەی کوردیە ئایا بەڕاستی سیاسەتی کوردیە کێشەکە لەوەیە کە بەڕاستی ئەم شتانە گەل لە لاساییکردن شتێکی تر نییە کەواتە ئەبێ هەنگاویەکان ئەوەی بێت کە ئەو نەریتە پێناسە بکرێت خۆناسین بێت ئەزانی شتەکان لەسەر زەرورەتی خۆم خۆ من کێم و چیم پێویست لە دنیا ئێمڕۆ چی ڕۆنەکەم پێویستە هەیە من پێویستم بە دروستکردنی هۆتێل هەیە پێویستم بە دروستکردنی مۆڵ هەیە پێویستم بە دروستکردنی هێنانی جلوبەرگ هەیە توانم وەکو جلوبەرگیش ئەو مەفاهیمە ئازادی عەداڵەت بێرم ئایا عەدالەت بەپێی تۆ پێت خۆش پێت ناخۆش بێ ئێمە سنەتێکمان هەیە بەشێکی ئیسلامیە ئەو شتێکی پێڵین ئازادی ئەو شتێ پێڵین عەدالەت ئەبێ بەرهەمی گفتوگو لەگەڵ ئەو نەریتە بێت
باشە دکتۆر وەک دواپرسیارم باسە لەوە کرد کە ئەمەی کە هەیە لە کۆمەلگەی کوردیدا بەجۆر بە جۆرەکان لاساییکردنەوەی ڕۆژئاوای لە هەموو ڕوویەکەوە بەتایبەت باس لە منهەجی خوێندنیش کرد ڕەنگە ئەمە لە هەندێک لایەنە ئەم لاساییکردنەوەیە وەک خۆت ئاماژەت پێدا سوودی هەبێت بەڵام چۆن دەکرێت لەگەڵ کۆمەلگەی کوردیدا بگونجێندرێت بێگومان فەزا و کۆمەلگاکان جیاوازە چۆن ئێمە دەکرێت ئەمە بهێنین و نمونەیەکی جوان بهێنین کە هی ڕۆژ ئاوایە بەڵام لەگەڵ کۆمەلگەی کوردیدا و لەگەڵ تاکی کوردی بیگونجێنین بە کورتی وەڵام بدەیتەوە سپاس دەکەم ڕەنگە بیسەران تووشی هاینێک بن کە مەسڵان من بەستم ئەوەیە کە ئەو زانستە مرۆیەکان بە کوردی بکرێت یعنی کۆمەڵاسی بە کوردی بکرێت فەرسە من ئەمە بەستم ئەوە نییە مەبەستم ئەوەیە کە کاتێک ئێمە خوێندنگایەک لە کوردستانە ئەەکەینەوە ئێمە دووشتمان هەیە یەکێم متودمان هەیە یەکیش نەزەرەکان ئەزانی متۆد ئێمە لەو متودە لەو شێوازە لە شێوازی ڕۆژئاوایی کەڵوەرەگرین بەڵام نەزەر لە ناخی کۆمەڵگای کوردیوە دەردێنین مەسەن بۆ بەشی کۆمەڵاسی ئێمە بەردەوام کۆمەڵاسی نەزەریەکانی بین لە کۆمەلگای کوردەدای سپیانین هیچ دەستکەوتێکی نیە چون بۆ کۆمەلگای ڕۆژئاوای ئەو نەزران دراوە ئەو تێوران دراوە بەڵام ئەمەتوانین لەو منهەجە بۆ ئەوەی کێ نەزر لەسەر کۆمەلگای کوردی بدرێت کەواتە خوێندنگاکان پەروەردەی ئێمە ئەبێت لەسەر ضرورەتی کۆمەلگای کوردی بێت لەسەر پێویستی کۆمەلگای کوردی سپاس بەڕێز دکتۆر ئیسماعیل محمودی توێژەری بواری مێژوێندێشە سپاس کە لەگەڵمان بووی دەچمەوە لای پامنێرمان مەریوان کە بێگومان لە هۆڵی کۆنفرانسەوە لەگەڵم دەبێت و دواتر دەگەڕێت سارا دووبارە سلااوتان لەبێت خۆتان دەزانن کە پانێڵەکانی ئەمڕۆکە یەکەم ڕۆژی کۆنفرانسی دابڕان لە شای سلێمانی بەڕێوە دەچێت کۆمەڵە بابەتی گرنگ باز دەکرێت وەک بابەتی میدیا ژن دیموکراسی و ڕۆشنگەری و دین کۆمەڵێ ئەم بابەتانە دەتوانم بڵێم پەیوەندی گرنگیانەیە بە خەڵکەوە بە ئایندە و بیری خەڵک لە داهاتوودا لەسەر ئەم پرسانە زۆر قسە کراوە زۆر بناقەشە کراوە بەتایبەت لە کۆنفرانسەکانی ڕابردوو لەسەر بابەتی ڕۆشنگەری بابەتی دین و بابەتی دیموکراسی و ژن و میدیا ئەمانە لەو بابەتە گرنگانن کە زۆرترین مشتومڕ و لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت ئەمڕۆ لە پانێڵی یەکەم کۆمەڵی بابەتی گرنگ باسکرا لە بڕیارە لە دوای پشووی نیۆڕۆ کۆمەڵی بابەتی تر پانێڵ پێشکەش بکرێت کە دووبارە باس لە ئامانجەکانی کۆنفرانس دەکرێت ئەو ئامانجانەی کە کۆنفرانس لە پێناویدا دامەزراوە یانکاری بۆ دەکات کە دووبارە بنیاتنانەوە و گۆڕانکاری و کۆمەڵێ بەدێنانی ئامانجی مرۆیی و بابەتی گرنگن کە کۆمەلگە پێویستە پابند بن پێوە یان کۆمەلگە قسەی خۆیان لەسەر بکەن بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو بابەتانی کە لە ڕابردوودا پێشکەش کراون و ئەم ڕۆژ دووبارە کۆنفرانس قسەی لەسەر دەکات دەچمە لای بەڕێز کاک نەبەس محەممەد نووسەر و ڕۆژنامە نووس کاک نەبەس سڵاوتان نەبێت کە بێت ئێرە سپاس دەکەین کۆنفرانس کۆمەڵی بابەتی گرنگی باس کردووە لە ساڵانی ڕابردوو لە 5 ساڵی ڕابردوو و ئەم ساڵش لە شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی دابڕان دەتوانین بڵین کۆمەڵێ بابەتی گرنگی تر باس دەکرێت سەرنجێوە چێ لەسەر بابەتانەکە کۆنفرانس دەیخاتە بەرباز دەبێتە جێگەی و توێژ و مناقەشە و هەندێک جار ڕای زۆر جیاوازشی لێ دروست دەبێت بەڵێ بێگومان لە ڕاستیە ئێمە بۆی لە مەهام و گرنگی ئەم کۆنفرانسانە بە تایبەتی تێبگەین پێویستە سەرەتا لە چەمکی دابڕان تێبگەین چەمکی دابڕان چەمکێکی فرەمەعنا و گشتگیر و ئەوەیە کە ئەتوانم بڵێم لە زۆر بواری ژیانی تایبەتی تاک و گشتی کۆمەلگایە ئەم چەمکە بەردەوام بۆ خۆی هەیە و ئیش ئەکات بەڵام کۆنفرانس دێ ئەم چەمکە تیۆریزاکە لە بۆعدێک و لە ڕەهەندێکی تایبەتەوە بە مانایەکی قوڵ و فەلسەفیانەی خۆی بە تایبەتی لەم کۆنفرانسانە کە تایبەتەوە مەسلەی ژنان و مەسلەی فیمینیزم ئەم چەمکە جارێکیکە قوڵەکاتەوە لە ڕوو فکر و فەلسەفیەکانەوە تێڕوانینی جیاواز بۆ مەسلەی ژن و کۆمەلگا بم برویسم ئەوە بڵێم دابڕان
واتای گۆڕانکاریە گۆڕانکاری لە پێش لە سەردەمی پێشخۆتە چکە بەردەوام هەموو کۆمەلگایەک وردە وردە لە گۆڕانایە پێویستەکانی گۆڕێ حاجەکانی ئەگۆڕێ نەریتەکان بەردەوام پێویستیان بە گۆڕان هەیە دابڕان لە زۆر ڕۆوە دابڕان ئێمە بۆی بتوانین یعنی ئێمە ژیانی خۆمان بەردەوام دووبارە نەکەینەوە لە بەرەوەی خۆی حقەتی ژیان ینی واقعەتی ژیان ئەوەی بەردەوام لە گۆڕان و گۆڕانکاری گەورە و پێویستی جیاوازێنێتە پێشەوە بۆیە نەریتەکان تێڕوانینی تاکەکان گشتی کۆمەلگا ئەبێ لەگەڵیا بگۆڕێ خۆی دروستکە بۆ ئەمە جاروبار لە سەردەمێک بۆ سەردەمێکی کە دابڕانێک دروستە بێم دابڕان لە ڕووچەمکی فەلسفی پێوترێ لێکترازان ینی جاری وایە تەنان دید و ئایدیا و بۆچوونەکان تاو پێچەوانە ئەبێتەوە ئێمە ئەگەر ئەم گۆڕانکارانە لە بەرچاو نەگری خۆمانی بۆ ئامادە نەکەین دوا ئەکەوین بەردەوام لەناو کۆمەڵە کێشەی تایبەت ئامێنێت لە کاتێکە پێویستەکانمان گۆڕاوە دیدی دنیا گۆڕاوە مەسەن بۆ منە لەباری مەسلەی ژندا ژن لە کۆمەلگەی ئێمەدا لە سەردەمێک بەڵێ لەم سەردەمە جیاوازانە ئێمەدا ئەوەندە گۆڕانکاری بەسرە هاتووە ئەگەر ئێمە بە هەمان ئەو دیدە کللتوری ساڵانی پێشوو تاریخی خۆمان و تەماشاکەین ڕەنگە نەتوانین لەگەڵ ڕۆتەکەیا بڕۆین بۆی پێویستمان بە گۆڕانکاری جزری هەیە لەم بوارەدا زۆر سپاس نەبەستکەلەکەمان بووی سەلامە بۆ چوونی نووسەران و ڕۆشنبیران ئەوانەی کە بەشداری لە کۆنفرانسەکە دەکەن بێگومان بۆ چوونی جیازیانە یان قسەی جیازیانێ لەسەر کۆنفرانس بەڵام هەمووان لەو خاڵی کۆبنەوە کە کۆنفرانس گرنگە بۆ ئەمڕۆی کوردستان کە کۆمەڵی بابەتی گرنگ باز دەکا و بۆ چوونی جیازی ڕۆشنبیران و نووسەران وەردەگرێت لە سەرمانە تەنانەت لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و دنیاش ئەمە بابەتی گرنگە من دەگەڕێمەوە لایەوە. بەڵێ مەریوان سپاس لەگەڵتان بەردەوامم یەکێکی دیکە لە میوانانی پانێڵەکە لەگەڵمە بەڕێز ئیبراهیم مەحموود کە جەنابیان نووسەرن لەگەڵ بەڕێزیشیان سەبارەت بە توێژینەوە باسەکەی خۆیان گفتگۆ دەکەم سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی سەرەتا پێم بڵێ چۆن گزارشتی ئاین بۆ تاک و دیموکراسی بۆ هەمووان بیخوێنینەوە و لی تێ بگەین لەم گزارشتا هەبوو کە هەن گەلێکی باڵکێشە ئاین بۆ تاک دموکراسی بۆ هەمووان ئاین بۆ تاک ئاین و تایبەتی ئەمڕۆ بۆیە تشتێکی تاک و باندۆرە نێگاتیڤ لەسەر یێندە نەکرد لەورە تەماک و دموکراسی پەیوەندیە ناوبەرە ملەتا دێ و جواکا دەبێ وێ ئەو باڵکێش بێ وێ ئەو سەرکەفتی بێ چکۆ دێ میژۆیێ دێ هات دیارکردن کۆ گەلێک ئاستا ئاینی کارئانی ناخوا ئەنجامێ نێگاتیڤ ئاینی و بتایبەتی ئەڤڕۆ تەماکە ئەم دەبینن بناوێ ئاینی گەلێک کۆمکوژی چێ دەبن بازرگانی ناوێ ئاینی چێ دەبێ ملەت تێن کوشتن مەژی تێ کوشتن و حتا ئاینی بخە تێ کوشتن لەورە ئەv ئادرێسا هان ئاینی بۆ تاک و دموکراسی بۆ هەمووان ئادرێسێک گەلێکی جیگرتی و ساغڵەمە باشە مامۆستا باست لەوە کرد کە لە ژێر ناوی دین ناوی ئاین کە لە ڕابردوو ئێستش بینیمانە ڕەنگە هەندێک ڕێکخراوی تیرۆریستی هەبوو بێ بنمونە لە ژێر ناوی دین کۆمەڵکوژیان ئەنجامدا بە یان ئەوەی کە زەرەر و زیانیان گەیاند بێ هەم بە تاگ و بە فکری تاکیش لە هەمان کاتدا چۆن دەکرێت ئەمە گۆڕانکاری بەسەردا بکرێ یان پێتان وایە ئەمە تا ماوەیەکی درێژ ڕەنگە ئەم بابەتانە سەر هەڵبداتەوە بە ناوی دینەوە ڕەنگە زۆر کاری نەشیاو بکرێ کە دین ئەمەی نەویستووە بەڵام هەندێک ڕێکخراو لە ژێر ئەم ناوەدا دەیانەوێت ئازار و تونند و تیژی مرۆڤەکان بدەن پێویستە ئەم بپرسن بۆچێ ئاینی بدی ڕەنگی کارتی باشە بۆ کارئانینە ئاینی ئەب ئۆرگانیزمی بکارتین ئەو چ کەسن چ جیهەتن لایەن کێ ئەو ئاینی برەنگی تندڕە و بکارتێ هەلبەت زەمینی کوێ هەیە سەدەمە کوێ هەیە ئەف سەدەم ئەگەرێک کوێ هەیە کۆ دەما دموکراسی
بأركي خوا نرابه دماكو سياستك نراست نساغلم تشببه سر آستا جواكي سر آستا دولتي بناوي ياسايا كوبكارتي أو كار أنينا هان نساغلم به تشتي آماده كري أو آيناكو ندرست كو يكو بازرگانية بناوي آيني دكين بمجيه ملتا دليزن بهستو هلوستي واد دليزن وبازرگانية دكين سر في زميني ام دنيرن كو بدما داويدا رابردو چند سالين درواس بوهي بقلق واتايا تكچون كشتن تالان كرن وقت 2014 ملتي مني كرد يزيدي وملتن دجي بنافي آيني قلق يبون قرباني لشاوا تشد افكي بازرگانية وصادكي هل بت فالايك هي او فالايتي داغرتن بتشكي خراب لو راد بيوست امسر راوستن باش کاگی برام دێمە سەر ناونیشانی باسەکەی تۆ کابریتیە لە سەر و کڵاو نواندنەوەی کوردیانە جەهلی مقدس بۆچی ئەم بابەتەتان هەڵبژارد و ئەم باسی ئێوە بۆچی جەختان کردو لەسەر ئەمە بۆ من ئەس گەلێک بابەتی خۆدێ لەسەر تیتل ئەو ئادرێس ئەس دراوستم ئادرێس دەما ئەمڕۆ گەلێکی پێویستە سەر وكلاو سر كلاو دلاش ده سريه دلاش بدن جسد سريه باش مروف تيتاناسين بالسريه خوا لي دماكو او كلاو تيدادان سرسري او سري تيداناس كرن بكلاو بخوا يعني دبا سري كلاو وكلاو سري وك سيمبولك من بنافكريه او سري دماكو كلاو بكلاو بيتا ناس كرين قال لك ويران كرنه وقال لك نيجاتيفه تجفاكاكو بيتا ناس كرين بتشتكي غريب بياني او جفاكي تكچوي ما بس تامه كو بتيجي بجاني كاجي مروفي كو بتشتكي دربي غريب بياني بيتا ناس كرين او مروف ناب مروف سروي زميني الشيام كو تشتكي بنابك جفاكا مني كردي وقال لك جفاتي دردوري هاتي ناس كرين تشتي تقليد تشتي درفه از بيانيمه مثلا جلو برجيمه اي بيانينه از بقوتن كي بياني از اخذم سياره من بيانيه اب نوع النهايه واتاياكو از كتم جواكك مودرن او وكلاوا جو سرسري سرينه بديدك تندك بلي باشا كاتا دكريت شون اما بكين وك باست كرد كمروفكان بجلو برغنيا ياخذ باونيه زماني كي بياني قصبكات اما نابيتوي كانسانه كي مودرنا كاتا ام مودرن بونه شون دروز دبيت لخودي انسانه كذا مودرن ام وك ام دبيجن بيست أرضي زمين كويت شبابه أو زمين آمدبونا جواكي شاوا أمي مخاطبة مجية في جواكي بكن شاوا آمدبونا هستو هالوست و مجي إيه جواكي إيه قشتي وك هموان وك ديمقراسي دماغو ملت قشتي بيتا آماده كرين برنجي مودرن أو كلاونا مادمينه سر وي زمينه جواكا أوروبي هات آفاكرين يعني وقت قلتنا ليبيا تنوير روني كرين روشنگري نقوتنك صناعية روشنگري قوتنك بدهي صالة بسدي صالانة حتى بوك وك نرخك وك سميانك كابيتالك كوبو أساسي جواكا أوروبي أو أساسي سرچس آوابو ياسايا كجواكي أوروبا بياسايا خوتي دا ناسكرين لينفان ولاتي هان ياسايا مودرن ياسايا جواكي تانها آمادان نبويا آفا نبويا لورا
ئەو نەزانی جەهل چێ دەبێ باش کەواتە کاک ئیبراهیم وەک دوا پرسیار ئەو جەهل و نەزانی کە باسی دەکەی چۆن دەکرێت ئێمە لە کۆمەڵگی کوردی ڕوبەڕووی ئەو جەهلە ببینەوە پێویستە ئەس دەماکو ئەس شەڕێ جەهلێ بکەم پێویستە ئەس جەهلە خۆ ناس بکەم جەهلا مسەر چییە چکۆ جەڤاکێ دێ جەهل تنەیە بسەرێ خوا وەک بێ لوحدهی زانست و جەهل تەڤهەڤن دەما ئەس ببێژم ئەس نەزانم واتە ئەس دشێم زانبم دەما ئەس ببێژم ئەس هەمە تشتی دزانم واتە ئەس تشکی نەمادزانم لە ئۆروپا سەر vê zemînê civaka wa a modern mejiyê modern mejiya modern yasaya modern ser civaka ku çendîn zanistî hebe ew qas cehel nezanî çê dibe ku û taybetî emro Ewropa gelekî ser gotina nezanî cehel dirawist e çiko gelek arîşe hene pêwîst zanibin ev arîşe bi cehliyê girê ew çi cehle nas bikin dema ku nas dibikin ilmê xwe pêş dixin û xwe jî pêş dixin û xwe rizgar dikin lê mixabin civaka teqlîd civaka wek civaka kurdî tanha em cehla xwe nezaniya xwe binav nakin em nabêjin em cahilin em dibê hemû tişî zanin em nabêjin pêwîst e em xwe eşkere bikin صراحت ام نابێژن پێویستە ئەم وەک بێ اعتراف بکن کو جهل لە نیگمە هەیە ئەوجی چێ نابێت لەورا ئەم جهل کێتکەون جهل کێ و مەترسیامە مەسەن ئەڤ ڕوودانی گۆڤار ڕۆژە چێ دەبن سەر جهل ئاوا دەبێت جهل پێویستە ئەم نەبێژن گێماسیێمە هەنێ ئەم نەبێژن شاشتێمە هەنێ کاتە دەبێت گۆڕانکاریەکە و تەغەیرەکە لە خودی ئینسانەکە خۆی دابێت و هەست بە و جەهلەی خۆی بکە سپاس بۆ ئەوەی کە بەشدار بووی لەگەڵمان بەڕێز ئیبراهیم مەحموود زۆر سپاس بۆ گەلێکی مەمی وەڵا بەڕێزان دەگەڕێمەوە بۆ ستودیۆ بۆ لای هاوکارانم هاوکارم ترێ لەگەڵمان دەبێ ترێ فەرموو سارا بەڕێزان سڵاوتان لێبێت ئەوی بینیتان شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پلاتفۆرمی دابڕان و چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی فیمینیزمی ڕۆشنگەری بوو کە لە سلێمانی دەستی پێکرد بڕیار وایە کۆنفرانسەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت بینەرمان بن گەشتێکی نوێی هەواڵەکانتان پێشکەشەکەین. شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پلاتفۆرمی دابڕان و چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی فیمینیزمی ڕۆشنگەری لە سلێمانی دەستی پێکرد کە 2 ڕۆژ دەخایێنێت و بەناونیشانی ئاین بۆ تاک و دیموکراسی بۆ هەمووان و لەگەڵ بەرەو هەڵوێستی فێمینیستی و ڕۆشنگەری کۆمەڵایەتی بەڕێوە دەچێت بە بەشداری چەندین توێژەری ناوخۆی و جیهانی. دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری میدیایی کۆنفرانسەکە دەکات. بەڕێزان ئەوەی کە ئەیبنن ڕاستە خۆم شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پلاتفۆرمی دابڕان و هەروە چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی فێمینیزمی ڕۆشنگەریە لە سلێمانی هەردوو کۆنفرانسەکە ئەمڕۆ لە سلێمانی دەستی پێکرد و بڕیار وایە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. بەش یەکەمی کۆنفرانسەکەم کۆتایی هاتووە بەشی دووەم بڕیار وایە سەعات 2:45 دەست پێ بکاتەوە. لە کۆنفرانسەکەدا ژمارەیەک توێژەری بیانی و ناوخۆیی بەشداری ئەکەن چەندین پانێڵ پێشکەش ئەکرێت لە کۆنفرانسەکە. دیارە لە کۆنفرانسەکە چەندین بیر و بۆچوونی جیاواز سەبارەت بە هەردوو بابەت ئەخرێتە ڕوو بە ناونیشانی